باری چەند ڕۆژانژی سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆغان گوتبوو و ڕەنگە ئەو داخوازە فەنلەندێ بپەژرینە چونکو هەلسنکی ژە ئەنکەرێڕا پڕ ئالۆزیان درست ناکە بۆ بەدواچۆنی زیاتری ئەم بابەتە کورد کنەکشن میوانداری ئارێز ئەنداریاری ڕۆژنەمەنووس دەست سووی دەکاتن. کاک ئارێز ئەم کاتت باش یعنی ئەم داواکاری بۆ نمونەی ئەوڕۆکە هەنگاریا لە سوید داوا دەکە کە ڕەفتاری خۆی بگۆڕێت تا چەندێ لە سویدا کاریگەری دەبێت تا چەندی سویدیەکان جێ لێ دەگرن. بەڵێ پێشەکی سڵاو ڕێز دیارە وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا لە سی ئەندامی فەرمی ناتۆ 28 ئەندام ڕەزامەندیە خۆیان دەربڕیوە هەنگاریە و تورکیەمانە ئەوش لە چوارچەوەی چاوپێکەوتنێکە کە مەسەن پیتر ژیرارس تۆکی ناوێکی قورسیشی هەیە بەڕاستی لەگەڵ کاربەدەستانی تورکیەدا وای ڕاگەن و بەڵام لە ئەساسدا لە ناوخۆی سویتیش کاریگەریکی و تۆی نابێت خۆی حکوومەتی هەنگاریان ناسراوە بە حکوومەتێکی تا ڕادەیەک ڕاستڕە و نزیک لە سیاسەتەکانی رووسیا لەو چوارچەوەیدا بە بۆچوونی من هیچ کاریگەریکی و تۆی نابێت بەتەکانی بەڕێزە. بەڵێ باشە پێشەند ڕۆژێک سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆغان گوتی کە ئەو ئەبێ یان ڕەنگە ئەندامەتی فنلەند پەسەند بکاتن بەڵام فنلەندیەکان گوتیان ئێمە لەگەڵ سویدیەکان داوای ئەندامەتیمان کردو و پێکەوە دچینە ناو ناتۆ چونکە هەردووکیان سنووریان وەکوڵێن لەگەڵیانە و هەردووشیان سنووری ئاویان لەگەڵ رووسیایان هەیە. تا چەندێک ئیمکانی ئەوەی هەیە ڕۆژ لە ڕۆژان بۆ نمونە فنلەندیەکان بڵێن ئەگەر سوید نەبوو ئەندام ئێمە دەچین داوای ئەندامەتی دەکەین. بەدڵنیاییەوە من لەو قەناعەتەدام کە هیچ کاریگەریکی و تۆی نابێت لەبەرەوەی کە فینلاند نزیکەی 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیادا هەیە و خواستی ئەندامەتی فینلاند و سوید لە یەک کاتە دوای شەڕێک کە بڵین ناتۆ یان ئوکراینیا و رووسیا دەستیان پێکرد بە تێکڕە داوای ئەندامەتیان کرد سوید و فینلاند لەو قەناعەتەدام ڕەنگەتە لەژێر کاریگەری هەندێک هەژمونی سیاسی و نێودەوڵەتی بەتایبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشدا بوو بێت لەو بۆیە داخوازیەکانی تورکیا بە نیسبەت فینلاندە و زۆر جیاوازە لەو داخوازیانەی کە هەیە بوو بەرامبەر بە سوید و ئەو زەخت و زۆریەش بە هەماشێ مرۆڤ لە بەرچاو بگرێت کە ڕەنگە رووسیا هەیبێت لەسەر تورکیا لەسەر ئەردۆغان بەتایبەتی چونکو پەیوەندیکی ئێکۆنۆمی و سیاسی و دیپلۆماتیک لە ئاسێکی زۆر زۆر باشدا هەیە لەو چوارچێوەدا ڕەنگە ئەندامەتی وەکو ئەردۆغانیش ئاماژەی پێدا ئەندامەتی کێشەیان نییە بۆ ئەندامەتی فینلاندیش لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بینیمان لە ماوەی هەفتەی ڕابردوودا جۆرێک پۆڵای تایبەت هەیە کە لە بەرهەمە سەربازیەکاندا بەتایبەت بەکارەهێنرێت بۆ جاری یەکەم لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەوروپا بە هەناردەکردنی ئەو جۆرە بەڵاو کەرەستەی سەربازی بۆ تورکیا بە جۆرێک لە جۆرەکانە توانین بڵین ڕێککەوتنێکی نێوان تورکیا و فینلاند ڕایگەاندراوە. کاکەرس حەزم نەکرد بزانم چەند ڕۆژێک دوا بە دوای سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ ئەمریکا و هەندێک کەس پێیان وابوو کە سەرکەوتنێکی سەردانێکی سەرکەوتوو نەبووە بە تایبەتیش لە بابەتی ئەوەی کە داواکاریەکانی ئەمریکا داواکاریەکانی تورکیا جێبەجێ بکاتن و بابەتی ئەوەی کە ئەمریکا داوا لە تورکیا بکاتن کە ئەندامەتی سوید و ناتۆ قبول کاتن دوای ئەو سەردانە چ باسێک لە سوید هەیە لە ستۆکهۆڵمایە لەسەر مەسەلەی ئەندامەتی ناتۆ چونکە بۆ ئەوانش شتێکی وەکو بڵێ هەواڵێکی باش نەبووە. بڵێ بێگومان ئەندامەتی سوید پرۆسسێکی زۆر زۆر ئالۆزە ڕەهەندە مرۆڤ ناتوانێت لە یەک ڕەندۆ چاوی لە بکە ڕاستدا ڕۆڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو پێشنیاری وەکو ساپۆرتر پشتیوانی تورکیا و سووریا و ببوورە سوید و فینلاند ڕاستە کاریگەری هەیە بەڵام لە هەمان کاتە ئێمە بینی کە ئەردۆغانیش لەبەرەی ئەو بەریش و لەبەرەی ئەم بەریش یاریەکە بەڵام سەردانی ڕایداڕانی تورکیا بۆ ئەمریکاوی ئیسپات کە مەسا ئەوان پێشتر داوای فڕۆکەی بۆ نمونە بڵین F-35 یانەکرد بەڵام ئەم جارە داوای فڕۆکەی F-16 دەکەن کە سەر ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕزایەتیش بووە و پەسەند نەکراوە تا ئێستا لەو چوارچێوەدا بە بۆچوونی من کاریگەریە نێودەوڵەتەکان بەتای بە سیاسەتی دەوڵەتانی وڵاتی یەکگرتوەکان و بریتانیا دەتوانێت کاریگەری لەسەر ئەم مەسەلەی ئەندامەتی سوید هەبێ هاوکات تورکیاش لە چەند مانگی داهاتوودا ڕوبەڕووی هەڵبژاردنێک خۆیان بۆ هەڵبژاردنێکی سەرتاسەری ئامادە دەکەن لەو هەرچەند ئەردۆغان ڕاشی گیان لە ڕۆژەی ڕابردوودا کە داوای پێشخستنی کاتی هەڵبژاردنەکانی کردووە لەو چوارچێوەدا توانێت بڵێت کە زۆرتر پرۆپاگەندەیەکی هەڵبژاردنیشی
پێ و دیار ئەم زەخت و گوشارەی کە تورکیا هێناوی و بە جۆرێک لە جۆرەکانی ئەوێت هەژمونی یان قولدورمەنشی خۆی شارلەتانی خۆی لە ئاسی سیاسیدا بەرامبەر بە ئەوروپا بسەبێت. کاکارس حەزم نەکرد لە ڕوانگەی جوگرافی ئەو دوو وڵاتی کە تەنها دوو وڵاتی ئەوروپی ماون لە ئەندامی ناتۆنین باز بکەی گرنگ ینی تا چەندێ شوێنی جوگرافی هەردوو وڵاتانە وەکو بڵێ هۆی ئەوەیە کە ئەو دوو وڵاتە پێکەوە ببن یان نەبن ئەندام. مەسەلە ئەندامیتی ڕاستە بە یەک و داوایان کردو بەڵام ڕەنگە پرۆسسی ئەندامیتیان بە یەکی شەو بێت و بە شێوازێکی جیاواز بێ هەنگاری وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد پێشتری ساڵی ڕابردوو لە نۆمبر بووە گەر هەڵە نەبوو ڕایەنگیان کێمە کۆبوونەوەکی بەرفراوانەکەین لە کۆتایی ساڵە و ڕای دەگەینی کە کێشەیەکیان نیە لەگەڵەوە بەڵام سنووری وەکو ئاماژەم پێدا فینلاند 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیا هەیە بەشێکی دابراو لە خاکی رووسیا کە کالینگرادا لەو بەرەوەی دەریای باڵتیکە دەریای باڵتیکیش کەوتوتە نێوان ئەم وڵاتانە بە تایبەتی سوید فینلاند و رووسیا لەوێ هەندێک بن و بارەگای ئەتۆمی زۆر بەهێزی سەربازی هەیە لە کالینگراد و دوورگەیەکی بەناوبانگی سویدیش هەیە بەناو گۆتلەند کە دەکەوێتە تقریبا ناوەڕاستی دەریای باڵتیکەوە کە ژینی سەربازی بڵین جموجۆڵی سەربازی سوید لەوێ زۆر و فۆکوسێکی زۆریان لەوەیە لەو چوارچێوێدا ئەگەری مەسەن بڵی پێکدادان پێم وانە لەو قەناعەتەدا نیم کە هیچ لایەنێک خۆی بۆ شتێکی وە یا پێشبینی شتێکی واشکە بەڵام گرنگە لە ڕووی ژێۆپۆلیتیک و لە ڕووی جوغرافی و زۆر گرنگە کە ئەندامیتی یان نان ئەندامیتیان بۆ هەردوو بەرە ئەم بەرەی رووسیان بەرەی ئەو دوورگەیە هەڵبەتە کۆنتترۆلی دەریای هاتوچۆی دەریای ئەو ناوچەی هەمووی دەکاتن وەکو دەوترێ ئارێز ئانداریاری ڕۆژنەمەنووس لە سوید زۆر سوپاسی جەناب دەکەین. سپاس بۆ بەڕێز.